ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتی ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان پەکەکە پیلانی داگیرکەران جێبەجێ دەکات دژی هەرێمی کوردستان بە میوانداری کاک تەحسین محەممەد کادری پێشکەوتووی پار دیموکراتی کوردستان. کاک تەحسین بەخێر بێت و خۆشحاڵین. سپاس کاک تەحسین ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو ڕوبەڕووی بینەوە ئەوەیە کە دەستدرێژەکانی پارتی کرێکەرانی کوردستان بۆ سەر باشووری کوردستان چڕوپەڕتر بووە و بە جۆر لە جۆرەکان پەکەکە دۆخی باشووری کوردستان نەرمونیانەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی ئیستیغلال کردووە تا واستەی کە لە بەیاننامەی سەرۆک مەسعود بەرزانی سەبارەت بەو گرژیانەی ئەم دواییە و تەقانەوەی بۆڕینەوەتی کوردستان جەنابی سەرۆک مەسعود بەرزانی لە بەیاننامەکەیان بە ڕوون و ڕاشکاوی ئەڵێ کە نابێت پەکەکە ئیستیغلالی ئەو بۆچوون و مەبدایی ئێمە بکا کە ئێمە شەڕی کورد و کوردمان حرام کردووە. بەڵام ئەوەی کە هەستی پێکەین لە کاتی ئێستا ئەوەیە کە پەکەکە ڕێز لە ئیرادی باشووری کوردستان ناگرێ و تەدەخولی کاروباری حکوومەتی هەرێمی کوردستان و بە جۆرە لە جۆرەکان سیادی هەرێمی کوردستانی شەکا. خوێنەوەی جەنابتان بۆ ئەم جوم و جۆڵانەی پەکەکە لەم ماوەی ئەخیرە چییە سەرباریەوەی کە لە 30 ساڵی ڕابردووە پارتی کرێکەرانی کوردستان بە جۆر لە جۆرەکان سەرێشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی باشووری کوردستان و بۆ ئەو گوندنشینانەی کە لە ناوچە سنووریەکان نیشتەجێن. خوێنەوەی جەنابەت بۆ دەستدرێژەکانی پەکەکە لە ساڵی 2020 و چڕکردنەوەی هەوڵەکانی و تەقانەوەی بۆڕینەوەتی کوردستان چییە لەوەی کە پەکەکە بۆ لەگەڵ باشووری کوردستان بەم جۆرە مامەڵە بکات؟ ئەگەر سەرێکی مێژووی پەکەکە بکەین بە تایبەتی لەم سەیدەیە ئاخیرە ئەمە چەند جارێک ئەمە دووبارە بێت ئەمە یەکەم جاریان نییە. هەچ کاتە ئێستەکەن حکوومەتی هەرێمی کوردستان تۆزێک ئەچێتە قەیرانێکی دارایی یان ئەمنیە لەگەڵ حکوومەتی عێراقا یان لەگەڵ گروپێکی تیرۆریستی وەکو داعش بێ ئەوان زەختی خۆیان زیاد دەکەنەوە. ئێستا سەرانەیەکی زۆر لە خەڵکە سەنن ئەزانن بژێوی خەڵکی کوردستان و موچەکەی لەسەر بۆری نەوتە ئەچن بۆری نەوتەکە تەقێنەوە بۆی تۆ قەیرانێکی قوڵترێ هەبێ. ئەمە هەمانەو کارەیە کە دەوڵەتانی داگیرکەرەیانە لەگەڵ هەرێمی کوردستان بیکەن بەڵام بە عاملیەتی پەکەکە. مام جەلال شتێکی جوان لە کتێبی دیداری تەمەن لە بەرگی دووەما باسی پەکەکە کاڵێم حیزبە چونکە لەسەر عیباداتی فەردی دروست بووە هەمیشە پێیان وایە بەبێ پەکەکە شۆڕژ نابێ حیزب نابێ کوردبوونی نابێ وایان لە کوردی تورکیا گەیانوە کوردی باکوور گەیانوە کە ئەگەر پەکەکە نەبێ تر شتێک بەناوی کوردبوون نامێنێ بۆ ئەوان ڕێبەراتی خۆیان لە مقدس بووە پێیان وایە هەڵە ناکە ئێستش ببینە هەچی کادری ئەوان هەیە لەو پێشڕەویە کەسێک ناڵێ بۆچی ئەم پێشڕەویە ئاڕاستەکەی پێچەوانە ناکەیتەوە لە باکوور گوندێکی پێڕزگارکەی قایم قامێتێک ڕزگارکەی بۆ خۆمان بە ئارامی تیا بژین بە کوردیانە تیا بژین لە ژێر چەپۆکی داگیرکەری تورکا بینە دەرەوە نا ئەمان ڕێبەراتی خۆیان بە مقدسەگرن ئەڵەن کێشە نییە لەبەرەوەی هیچ کاتێک جەنگی پەکەکە بۆ یەک ڕۆژش لەگەڵ داگیرکەرانی کوردستان نەبوو هەمیشە سەرێشە بۆ حیزبەکانی باشوور و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا ژەمە ئەجێندایەکە پێیان وتراوە بێ و کارە بکەن ئەکی ناو ناوچانەی ئەوانی لێن حکوومەتی ناتوانێت ئاوەدانی بکاتەوە ناتوانێت ئەمنێتی بپارێزێ سەرانە لە خەڵکە سەنن زۆر لە خەڵکەکەن دادگایان داناوە بارەزی خۆیان کێیان بێ ئیتیهامیەکەن تۆمەتیە نەپاڵ ئەی کوژن بۆم دانێن بۆ هێزەکانی پێشمەرگە من کارانە کارێکی تیرۆریستیە ینی هەموو ئەوانی ئەمانەی کەن داعشی ژەرەوی زەو کارە بکە. کاک تەحسین لە 30 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان نەوایەکی ئارام بووە بۆ کوردی باکووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و لە ساتە وەختی لێ قەومانی ڕۆژاوی کوردستان و ئاوەرەبوونی دەیان هەزار کوردی ڕۆژاوی کوردستان ڕۆکن هەرێمی کوردستان وەک خاوەن ماڵ مامەڵە ئاکرێن و هەوڵە درێ هەرێمی کوردستان ئامێزێکی گەرم بێ بۆ ئەوان و لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان ڕێگەی بە چالاکی سیاسی هێزەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاوی کوردستانی ژراوە ینی تەنها ئەوەندە بووە داواکارێکی باشووری کوردستان کە ڕێز لە هەیمەنە و ئیرادی باشووری کوردستان بگیرێ کارێک نەکرێت کە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان تەداخلی کاری هەرێمی کوردستان بکەن دەستدرێژی بکەن و دەستدرێژی سەربازی بکەنە سەر باشووری کوردستان. بەڵام پارتی کرێکەرانی کوردستان پێچەوانی بەشێکی زۆر لەو هێزانەی ترەوە هەرگیز ڕەچاوی ئەوە ناکات کە مراعاتی باشووری کوردستان بکە. بۆ نمونە ئێمە حیزبێکمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبێکی کاریگەر و بەهێز بەناوی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە هەم هێزی سەربازی هەیە و هەم جەماوەر و چالاکی زۆر گەورەی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام حرمەتەن بۆ باشووری کوردستان بۆ تێکنەچوونی ئەم قوارەیە
چالاکیەکانی خۆی لە سنووری باشووری کوردستان بۆ سەر ئێران ڕاگرتووە یان سڕ کردووە. ینی خوێندنەوەی تۆچیە بۆی کە پەکەکە باشوور کوردستانی کردووە بە مانزەڵگەی پەلاماردانی جێیشی تورکی لە هەولێری پایتەخت لە هەولێری ئارام و سەقامگیرە. حکمت چییە لەوەی کە بۆ نمونە گەریلاکانی پەکەکە کونسۆڵێک یا کارمەندێکی باڵۆزخانەی تورکیا لە کافتریایەکە بکوژن؟ ینی بۆچی ئەم ڕێزنەگرتنەی باشووری کوردستانە گەڕێتەوە بۆچی؟ ئوستازگەن پەکەکە کێشەی لەگەڵ تورک و لەگەڵ داگیرکەرانە نییە. بینیستە بە دوو نمونەی جوان ئەوان لە شنگال پێیان باشە لەگەڵ حەشدی شعبی ڕێکن تەبان یەک کێشیان نییە، سەیتەرەی مشتەرەکیانەیە، مقڕی مشتەرەکیانەیە، بەڵام بەچوونەوە یەزەکانی پێشمەرگە و بەچوونی دەسەڵاتی حکوومەتێرەی مۆتابینین چی ڕێگریەکەکەن لەوێ و ئامادەن شەڕکەن و دەستکەن بە دەستکەنە خوێنی براکانیانەوە بۆی حەشدی لێبێ، بەڵام تۆ نەچی. ئەوان کێشیان لەگەڵ ئەمنەوە ئارامە هەیە، نانەوێت شوێنێک هەبێ ئارام بێت و لەژێر دەسەڵاتی کووردا بێ. بۆیە ئێوێ بێتە ئێرە بڵێ من لە فڵان گوندم بۆی سبینێت تیارە لی بات و بڵێ کاکەوەتە بەیانی پەکەکە لێرە هەبووە. لە کەرکووگە و کاتی حکوومەتێرم بەیانی دەرکردوتی یەزی پەک لە کەرکووک نییە، حکوومەتێکی خۆجێی هەیە لەو شارە هەموو پێگاتەکان تیا بەشدارن ڕێز لە ئاینی جیاوە لە پێگاتی جیاگرێ، بەڵام ئەمانە چوون لە ناو کەرکووک بە ئاڵای خۆیان تەسووریانە کردویانەوە ئێمە لێرە هەین کەواتەیانویست بە تورکیا بڵێن فەرم وەرە پێشڕۆی کە بۆ کەرکووکیش ئێمەی لێن لەبەرەوەی چەند کەسێکیان لەوێ بوون. ئەمان کێشیان لەگەڵنەوە ئارامەکە هەیە، نانەوێ شوێنێک هەبێ ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ، نانەوێ پارچەیەکە بێ بە دەست کوردەوە بێ و دەستی داگیرکەری نەگەشت بێت، بەوەی کە ئێستاکە لار شوێنێکن کە تورکیا قەسفێکا و سەربازێتە پێشە ئەوان چۆڵێکەنەوە ناو خاکی هەرێم، یعنی ستێپ بای ستێپ بە دواییەکە ئەم هێزەکانی تورکیا بەشێگەێنە ناو خاکێرێم، ئەم بەشەی بۆ چۆڵەکان بەشێکی دێتە ناو خاکێرێم. لەبەرەوەی ئەم کێشەی نییە، ئەگەر لەگەڵ حکوومەتی هەرێم بابەیەکە شەڕێکی براکوژی دروستکە ئەم ئەبێ وەکو دەستکەوت بۆ خۆی سێریەکە، چکە پێیان وایە ئەمنەوە ئارامە زەرەرە بۆ ئەوان بۆی کە خەڵکی خۆیان کەوادری خۆیان لی نەپرسێ بڵێ بۆچی حکوومەتی هەرێم توانیوێتی سێ چوار محافەزە ئازادکە خەڵکەکەی زۆر بە ئارامیت یاژین زۆر بە کوردانەت یاژین قەیران کە ڕووی کردوتە ئێرە بەزڕووی نەکردوتە حکوومەتی هەرێم، ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی هەرێم دروستی نەکردو، داعش حکوومەتی هەرێم دروستی نەکردو، ئەمە کۆمەڵی قەیرانە بەسەر هەموو وڵاتانی دنیا هاتوو، بەڵام ئەوان ئەمایان پێ هەزم ناکرێت لەبەرەوەی قاعیدی خۆیان لە قەواعیدی خۆی پێی نەڵێ بڵێ ئێوە بۆ ناگەڕێنەوە باکوور بۆ لە باکوور شارێکیان پێ ئازاد دەستبردن بۆ تەقانەوەی بۆرینەوەی کوردستان هەمان پرەنسیپە لەوەی کە یعنی بۆچی لە کاتێکە بۆرینەوتی ئێرانی بە خاکی تورکیا تێپەڕێ و بۆ یەک جاریش پەکەکە نایتەقێنێتەوە، بەڵام ئەو چەندەمین جارە و لە مانگی ڕابردووش جارێکی تر پارتی کرێکەرانی کوردستان بۆرینەوتی کوردستانیان تەقاندەوە، ینی تەقانەوەی بۆرینەوتی کوردستان و دەستبردن بۆ قووت و بژێوی هەرێمی کوردستان و لە کەدارکردنی و سەقامگیریە ینی خزمەت بە چییە؟ یان پەکەکە لە کۆتایی ئێوە لە ڕگەم چالاکیانەوە بە خەڵک بڵێچی ئستاز ئەمە هەمان درێژکراوەیە و ئابوووریەیە کە لە دوای ڕیفراندۆم بەشێ لە وڵاتان خستیانە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە داخستنی سنوور و تەعامل لەگەڵ نەکردنی ئەم ئێوە بۆریە بچڕێنێ لەبەرەوەی ئێمە هەمومان نەزانین لە ئێسەیە موچە بەشێکی زۆری لەسەر هەناردەی نەوتەکە بۆ بۆریا ڕاتە تورکیا. تورکیا پارەی ترانزیت وەرەگرێ بەناو خاکەکەیە هەرێمی کوردستان نەبێ هەج وڵاتێکی تریش بەناو تورکیایە گەشتی ئاسمانیەکە نەوت ڕەواناکات چێکا و پارەی ترانزیتی خۆی وەرەگرێ. ئەمانەیانەوێ لە خاکی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە زمنی هەرێمی کوردستانە بیتەقێنەوە سەرێشەکە بۆ ئەم دروستکەن. هەمانەوەی ئێران سنوورەکانی داخست خواردنی ناناردەم ێستا بۆرێنەوتەکە تەقێنێتەوە بۆی نەوت نەنێری بۆی لە ناوخۆتا کێشەیەکە بۆ دروستکە فریانەکەوی کێشەکانی خۆ هەلکەیت و لەو لاوەسپای بێگانە بێنێتە سەر ناوچەکانی تۆ سبێنێش بە سوپای تورکیاڵی بڕۆ تۆ خۆمان نەزانین ئێمە بەشێکی لە عێراق کە بەداخەوە عێراق سیادەیەر نەماوە شتێک نییە بە ناوی دەوڵەتی عێراقەوە ئەو مرۆڤانەی کە زۆر دڕندن زۆر ڕادیکاڵن لەی شوێنێکی ئەم سەرزەوێت جیان نابێتەوە لە عێراق نەوایەکی ئارامە بۆ ئەوان لە خۆیانەوە شارێک و نەحەیەک و گوندێکیان داگیر کردو بەشێک لەو بیابانیان داگیر کردو و نان لە خۆیان ناو حکومەکەن لە هەموو گروپێکی تیرۆریستی نییە لە جیان ئابێت و بەشێکی لە عێراق نەبێت یان حیزبێک نییە بەشێکی لە عێراق نەبێت ئێمە لە دەوڵەتێکین خۆی سیادەی نییە هەمیش بە ئارەزوی خۆی هەر ڕۆژە وڵاتێک ڕۆژێک ئەچێتە شوێنێکەوە چالاکیەک دژ بە ئێرانەکە دەسەکا بە تۆ بارانکردن و بە خۆی لە ژێریشەوە لەگەڵ ئێران ڕێکەوە تۆ سنوورەکانی بۆ پارێزی تورکیایەتە ناوچەکانمانەوە دوو عەلەم لەسەر گردێگەڵەکە بۆی تیارەیەک لی بات و لەو لاوە تورکیانێ سەرباز بنێرێ لەم لاشەوە خۆی بچێت سەر تەلەڤیزۆن بڵێ کاکەوەتە حکوومەتی باشوور تورکیا هاتۆتە ناوە 10 کیلۆمەتری بەزانۆ و حکوومەت هەڵوێستینێ یعنی ئەمان ئەیانەوێت لە لایەک لە حکوومەتی هەرێم بن لە لایەک شۆسپای داگیرکەر بێن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوایەتی پێبن بە تورکیا بڵێ بۆ چیاتیۆڵی کاکە خۆت پەک دەر
پەکیش دەرەکەی بە بەشەڕینەوە. کاک تەحسین بۆچی پەکەکە بتوانێت لە باشووری کوردستان چالاکی بکات پەلاماری هێزی تورکیا بە بۆچی پەکەکە ناتوانێت لە ماردین لە وان لە ئامەد لە ئەستەمبول و ئەنقەرە چالاکی بکات خۆپشاندان بکات گوشار بخاتە سەر تورکیا حتا ئەگەر کردەی سەربازیەکە لە جاتیەوەی کە لە ناو هەولێر بیکا بچێت لە ئەنقەرە و لە ئیستانبول و لە ئامەد و لە دیاربەکر بیکا یعنی گواستنەوەی بۆچی پەکەکە کە هێزێکە کە دروست بووە بۆ باکووری کوردستان دروست بووەوە بەشێکی زۆری ئەفراد و لایەنگرەکانی کە ئێستا لەگەڵین خەڵکی باکووری کوردستانن پەکەکە بۆچی مەیدانی جەنگی خۆی ناباتەوە ناو تورکیا چەساز ئەمە زۆر جوانە ئەوەی کە بڵین پەکەکە ناتوانێت نە ئەتوانێت بەعکسەوە زۆر بە باشی ئەتوانێت جەنگ بەرێتەوە ناو تورکیایمە بینیمان ئەو کاتی تورکیایی زوجوم کاتە سەر ئەفرین دەستی سەرۆکایەتی وتیانەگەر بێت و یەکویستێتە خاکی ئەفرینەوە ئێمە ئەستەمبوڵەکەین بە گۆمی خوێن و ئەمە هاندانێک بوو بۆی بڵێن پاشگەزمە بەرەوە تۆ داغڵ بە ئەفرین بە بینیمان داغڵ بە ئەفرین بوو ئەفرین داگیر کرا و یەک بۆمب یەک سەربازی تورک لە ناو خاکی تورکیا نەکوژراوە ئەمە تەنیا هاتن پەلکێشیان کرد بۆەوەی کە بەشێک لە خاکی کوردستان لە ڕۆژاوە داگیر بکە ئەمیش بەدەستی پەک بوو ئەمان ئەتوانن شەڕبەرنەوە ناو تورکیا ئەتوانن ناوچە هەیە بەشیەوە سەربازیانەیە گوندێک شارۆچکەیەک ئازادکەن بەڵام ئەمانە سەرکردایەتێکی بەرمەجە کراون ڕۆبۆت کراون تەنیا ئەوە پێیان وتراوە بێ لەکوێ و چی چالاکیەک بکەن ئەمان ئێستا تەحتە ئەوامرن بۆی لە هەرێمی کوردستان لاێ شوێن ینی بڵێن ئێمە هەین بۆی بیانوێکی باش بن بە دەوڵەتانی داگیرکەرە کەسە لەلایەکەوە تۆزێک بێتە ناوە ینی ئەمانە تەنیا پیلانێک جێبەجێەکەن کە لەسەری خۆیانەوە پێیانەوترێ ئەوە نییە نەتوانن بچنە تورکیا نەتوانن لە تورکیای خۆپشاندانکەن ئەتوانن بیکەن نەتوانن چالاکی سەربازیکەن چالاکی مەدەنیکەن بەڵامی بینین نایکن ئێستا ئەوەی جێگەی داخە بەشێک لە ڕۆشن بیرانی ئەم شارە بەشێک لەوانەیە کە قەڵەمیان بەدەسە بەداخەوە هەموو ئەوانن کە لە 16 ئۆکتۆبەرە ئێستاش بڕۆ پۆستەکانیان چۆر ئەکاونتەکانیان و تیاتیان وێزەکانی حکوومەتی عێراقی لە پێشڕەویان بۆ کۆنتترۆلکردنەوەی ناوچەکان یعنی هیچ نانە و داگیرکاری هەرێمی کوردستانیان و ناوچەکان کۆنتترۆلەکەنەوە هەمانەمانە ئێستا کارەکەیان گۆڕاوە بووە بۆەوەی کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان شەڕەکە بچووکەنەوە لەوەی کە حکوومەتی هەرێم نییە شەڕەکە پارتی دیموکراتی کوردستانە ئەوێ لەگەڵ پەکەکە شەڕێکی ناخۆ هەڵگیرسێنێ ئەمە خەتای پارتیە پەکەکە لەسەر حەقا هێزێکی بەریئە هێزێکی بێتاوانە ئەوە پارتیە شەڕیان پێفرۆشێ ئەمانە کۆمەڵە کەسانێکن لە باشوور بۆ خۆیان باشم کارێکن چکە بژێوی ژیانیان لەسەر ئەوەیە لەسەر قەڵەمەکەیانە پارێکی باشیان لێ دەسەکەوێ بەڵام بەرەنجام مێژوو ڕەحم بەمانە ناکە دوایی دەرەکەوێت تەحسین ئەوەی کە جەناب دواسیەکەی لە بێ هەڵوێستی بەشێک لە نووسەران و ڕۆژنامە نووسان لە باشووری کوردستان بەشێک لە هێز و لایەنە سیاسەکانشی گرتوتەوە ینی دایان هێزیان ژمارەیەک لە حیزب و پارتی سیاسی هەیە کە هیچ مووقفێکی ڕاشکا و ڕوونی نییە بۆ پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەزمموی باشووری کوردستان و وەکو تەماشاکارێک زۆر جار بە بەیاننامەیەک زۆر جار بە قسەیەکی باقوبریق بەشداری ئەم دۆستیاکەن لە کاتێکە کابواە بۆ نمونە هەموو حیزبە سیاسەکان لە باشووری کوردستان پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دام و دەستگا دەستوری دەوڵەتەکان هەرێمی کوردستان بوونە لە بەرامبەر پەکەکە و هەر دەست درێژی کاریەکی ترکە بکرێت سەر باشووری کوردستان بەڵام ئەوەی کە ئێمە لە ڕابردوو بەری کەوتونەوەیە کە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان و بەشێکی کەم لە هێزەکانی هاوپەیمانی بەرگریکارن لە باشووری کوردستان و لە ئەزمموی باشووری کوردستان بەڵام بەشێکی تر لە هێزەکان هێزگەلێکی شەرمنن و هەڵوێستەکانیان بەیاننامەکانیان ناڕوونی سیاسەتیان لە خازانجی باشووری کوردستان نیە و بگرە زۆرجار بە جۆر لە جۆرەکان پشتیوانی پەکەکەشەکە ساس ئەوەی کە ئێستا زۆر ڕوونە کە تۆ باسی نیشتیمانی بوونەکەی باسی پاراستنی ئەم قوارەی هەرێمی کوردستانەکەی یەکسەر پارتی دیموکراتی کوردستان نەبێ بێتە بەرچاو لەبەرەوەی کەوەی خەمی پاراستنی ئەم قوارەیە و بەرەو پێشتونێتی پارتی دیموکراتی کوردستان بەشێک لە هێزەکان یان بێدەنگن یان دەنگێکی شەرمەنانە یان دەنگێکی ناشازیانەیە بۆ نمونە بەیاننامەی حیزبی ئەو کەمپینی حیزبی شیوعی بەڕێوەیە بە نووسراوە شەڕی پارتی و پەکەکە یعنی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە ئەم ناڵێ شەڕی پەکەکە کە بە حکوومەتی هەرێمی کوردستانی فرۆشێ ئەمان هەموو ئەو گێچەڵ و دەست درێژیانەی کە ئەوانەی خەنە سەر باشووری کوردستان ئەمان خۆیان بە بەشێک لەم حکوومەتە نازانن ئەمان حکوومەت بە حکوومەتی پارتی دیموکراتی کوردستان نەزانن ئەمان هەڵگری ئاڵای نەتەوەی بەی پارتی دیموکراتی کوردستان نەزانن ئەمان کەی دەستکەوتەکان پارێزرا
ئەڵێن ئێمەشیتیا بووین کەی کەوتە مەترسیە وڵێنەوە پارتی بوو و کاری کردوکو و جەنابی کاگنەچیر ئاماژەی پێیاچ کاتێک کە شتێکی باشە کرێڵێن کاکە ئێمەش لە حکومەتین بەڵام ئەگەر شتێکی خراپ بۆڵێن وڵای جا خۆ پارتیت لە حکومەتە ئێمە بڵێن چی ئێستاکە بەشێکی زۆری نووسەران لەم شارە ڕۆڵێکی زۆر خراپە گێڕن ڕەوایەتیدان بەوەی کە پەکەکایکە دەست لە پشدانیان بەوەی کە ئەوەنجێدایەوان پێی هاتوون جێبەجێکن و شەڕەکە لەوە بچووکەنەوە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان نییە خۆستاز بەزێسە لەو سنوورانەیە ولان نییە ئێستا لێرەش لە بەشێکی منتیقەی سەرەوە لە گەرموک و لە سیاگەی زوانە پەکەکە بە تەواوەتیاتۆتە خوارەوە سەرانە زۆر لە خەڵکە سەنن خەڵک بۆ خۆی کە خەرکی کاری بازرگانیە ئەم دانیشتۆ لەسەر ڕێگاکە بە کابراڵە یا لە چەنێشت پێ حساب و کتابی لەگەڵاکە بەشێک پارەی زۆری لێسەنێ و شۆڕژەڵ سەراناسەنێ گومرێک شتێکی زۆر قانونیە بێ حکومت پێویستێ بەڵام ئەمانە سەراناسەنن لەو خەڵکە تۆ بازرگانی بۆ خۆتەکەی بەڵامەڵە شۆڕش پێویستی بە پارێکی زۆر لێسەنێ و نازانی ئەم پارەیە کێ لێتە سەنێ بۆ کوێ چێ لەو ڕەتەبی دانێکی تریان داناوە کە زۆرەخی کەس ناخوێنێتەوە ئەمە بچوو کراوەتەوە لەوەی کە بڵێن نا پارتیە بەڵام ئەمەیشی کە بۆچی کۆمەڵێک خەڵکن بەرمەجە کراون بۆ ببینە شەوی دە پۆستەکەن لەسەرەوەی شەڕی پەکەکە و پارتی بۆی تۆ نەپرژێتە سەرەوەی بڵێ ئەم قوارەیەکمانەیە پەکەکە دەستدرێژیە کاتە سەری خەریکە تەعداکە لێمان خەریکە هێزی بێگانە پەلکێشەکە بۆ ناو شارەکانمان بڵێ کاکە ئێمە لەم شارانە هەین فەرمونوەرن داگیری کەن چۆن ئەفرینتان داگیر کرد ئەوە ئێستا خەریکە دارەکانیە بن خاکەکەیە بن هەچی خێر و بێرێتی بن و ئەگەر سبینێت جێشی بێڵن کەلاوەیەک جێڵن ئەمانە پێیان باشە لە گەڵ حکومەتی بەشار لە ڕۆژاوا دەستێکەڵەکەن کێشیان نییە بەڵام لەگەڵ لەشکری ڕۆژ ئیتفاقێکیان نییە لە بەرۆی ئەمە کووردە ئەمە ئاڵای کوردستانی پێ ئەمان کێشیان لەگەڵ ئاڵا هەیە لەگەڵ خاکی کوردی لەگەڵ دەسەڵاتی کوردی هەیە کاک تەحسین ئەوەی کە بۆ منە زۆر جار هەوڵە درێت ئەم شەڕە ئەم گرژیە ناو بنرێ گرژینیوان پەکەکە و پار دیموکراتی کوردستان ئەمە لە کاتێکا بۆ نمونە پەکەکە دەست درێژی بۆ سە تاوی باشووری کوردستانەکە یعنی داگیرکردنی زیاتر لە 600 بۆ 800 گوندی ناوچە سنووریەکان لەلایەن پەکەکەوە دەستبردن بۆ منتیقەی شنگال و دەستبردن بۆ دروستکردنی جۆرەك لە ئیتیفاق لەگەڵ حەشدی شعبی و ڕێکەوتن لەگەڵ حەشدی شعبیە هەرو ڕووداوانەی کە بینیمان لەو ماوەی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی ڕوویانە لە کوونەماسی فڕۆکەی تورکی قەسفی کرد و گەریلای پەکەکەی پێوە بوو لە شاخی گۆیژە لە شاخی ئەزمەڕ ببوورە تاری تورکی قەسفی کرد و یعنی ناو بەناو کۆمەڵێک ڕووداو هەیە لەسەر پەلاماردانی تورکیا تەنانەت بۆ خەڵکی بوون بۆ ناوچە سنووریانە و بە جۆرە لە جۆرەکان ئێستا پەکەکە خەریکا بێ بە هەڕەشە بۆ سەر گوندنشینانی ناوچەی شارباژێڕ و منتیقەی ماوەت و ئەو ناوچانە و ناوچەیەکی گەشتیاری وەکو کوونەماسی من چەند راپۆرتێکی ڕۆژنامەوانە بینیم لەسەرەوەی کە بەشێکی زۆر لەو کەسانی کە لەوێ کاری گەشتیاریەکەن باز لەواکەن لە دوای ئەو پەلاماری تورکیا و بوونی پەکەکە لەوێ گەشتیار ڕووناکەنەوە ناوچەیە یعنی هەمووەمانە سەرێشە نین بۆ خەڵکی باشووری کوردستان یان ئەمە پەیوەندی بە پارتیەوە هەیە ینی بۆچی بە پەیوەندی بە پارتیەوە بێ بۆچی پەیوەندی بە خەڵکێکەوە نییە کە خەڵکی مەدەنیە وڵاتن لە پەلاماردانەکەی کوونەماسیە دوو هاوڵاتی باشووری کوردستان پێوە بوون بینیمان وەختی خۆی لە نزیکی قەندیل چەند جارێک فڕۆکانی تورکیا قەسفیان کرد بە تایبەتی لە کورتەک بینیمان چەند جارێک هاوڵاتی مەدەنی بە خێزانەوە تیاچوون یعنی بۆچی ئەبێ گێشەڵەکانی پەکەکە ناو بنرێت گرژی نێوان پارتی و پەکەکە ئستاز ئەمان لەو کارە دوو مەرامی سەرەکیانێ یەکەمیان تەسبیح حسابی ناو حیزبی خۆیان ئایکەن هەواڵێک لەگەڵ هەواڵێک بینی خۆش نییە هەر ئەفاڵێک لەگەڵ هەواڵێکە بینی خۆش نییە تەسبیح حساب بەواکەن ینی بۆچی لەم شارەیە دەیان وەفتیانە سوڕێتەوە بەڵام تیارە لە یەک وەفتەیە بۆچی لە کوونەماسی لێ ئەیە بۆچی هەواڵێک بە شەو لە ئەزمر دانیشتۆ بەڵام تیارە لێە و بەڵام لە کاتێک هەواڵی تریان لێرە سوڕێتەوە تیارە لێ نامە تەسبیح حسابی حیزبی خۆیانە لەسەرەوە چۆنەیکەن بابیکەن بەڵام ئەوەی کە جێگەی ترسە بۆ هەرێمی کوردستان نەک بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمانە ئەیانەوێ لێرە بە خەڵک بڵێن هیچ بستێکی ئەم هەرێمی کوردستانە ئەمنیەتیان نییە ئەوە تێمە لە خۆشترین سەیرانگا تیارە لێمانەیە لە شاخی ئەزمر کە خۆشە جوێکی تایبەتە ئێواران خەڵکە چێتە سەرەوە ئەڵێ ئەمنیەت نییە لە بەرەوەی تیارە لێتەیە وایان لە خەڵک کردووە گەرێکێک بە ئاڵایەکی ئەوانە و بەلاتا بڕوە بێت تۆ چاوەڕێوەکە یەکسەر و شوێنە بەجێ بڵی نەکات تیارە لێت نییە خەڵکیان بۆ ترسانووە کە تورکیا لە هەموو شوێنێکی ئەم وڵاتەبوونی هەیە ئەتوانێت لە هەر کاتێکا بوێ بتکوژێ ئەمانیانێ بە تورکیا بڵێنەوە تێمە لە ئازمڕی ژین و لە کوونەماسی ژین بە ئارەزوی خۆمان بە سیارا سوڕێنەوە تۆ دێکت بینیوە تەقەت لێ کردووە
دەیان و سەدانەوە دیترمان لە ناو شارەکانە هەیە بینیمان لە مەتاری سلێمانیان داخستووە مەتارەکانیان داخزەر بیانوی ئەمە بوویان بە تورکیا کە یانویمە لەم شارە هەین یان ئێمان نایەنەوێ بە خەڵکەکەی هەرێمی کوردستان بڵێن هیچ بستێ خاکی پارێزراوتان هەیە واشیانەوێ بە پێچەوانەیە ئەمەوە بە دەوڵەتی تورکیا بڵێن تۆ کوێتەوە وەرە داگیری کە چکوێمە لەو شوێنانە هەین ئەوتە لە سلێمانی هەین ئەوتە لە هەولێر هەین لە دوهۆک هەین لە هەموو سنوورەکان بێت دەزیێمەوەیە ئەوەی سەوردەوردە لار شوێنێک کە چند دانیشێن تەسویرەکەن جوان بڵاوێکەنەوە بۆ خۆیان بۆی خاکەکە جوان دیار بێ کوێ ئەمان چیانەوێ لەوێ تورکیا پێشڕەوی کا بڵێ و ناوچێشمان داگیر کردو ئەمان پێشڕەوی زیاترکەن بۆ ناوەرێمی کوردستان یان ئێمانیانەوێ هیچ خاکێک نەمێنێ شتێک بە ناوی دەسەڵاتی کوردی تیای بێ چکە ئەم ئاڕاستەی کە سەڕی کردووەتە حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا ڕاستی شۆڕشەکەیان بەرەو باکوور بسوڕێنن هەم کوردانەترە ئەم خەڵکەکە عاتیفەی بۆیان زیاترە بێ ئەم دەستکەوتی باشتریە بێ هەم مێژوو بە چاوێکی زۆر بە ڕەحمانەوە سێریانەکە کاک تەحسین بەرەو کۆتایی بەرنامەکە ڕووین بەس پێم خۆشە لەسەر ڕای گشتی لە باشووری کوردستان کە زۆر جار خەڵکێک چاوەشاکرێ لەسەرەوەی کە بەشێک لەم حیزبولایەنە سیاسیانە بەشێک لە کەناڵی میدیایەکان بەشێک لە تەوەجوهاتی سیاسی ئەوەندەی پشتیوانی پەکەکەکەن پشتیوانی دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن بەرچاو ڕۆشنی خەڵک لەم ڕوانگەی و چەند گرنگە ئەگە زۆر بە کورتی بێ زۆر سپاس ساس ئەوەی کە ئێستا لێرە بە ناوی هەندێک ڕۆشنبیر و نووسەر و قەڵەم فرۆشەوە گوزارێ شتێکی زۆر خەتەرە یانەوەی کە بە خەڵک بڵێن ئەم حکوومەتی هەرێمە هەرچیەکە لەسەر ناحەقە هەرچی بەرەوکی حکوومەتی هەرێمەگرێت لەسەر حەقە بینیمان بۆ هێرشەکانی 16 ئۆکتۆبەر دەیان پۆستیان کەوتیان حکوومەتی عێراقی بێتە کەرکووک شارە بێ بە شامی شەریف بۆ خۆت چۆنە ڕۆی چۆنیت ئەوەتە بینیمانێ سە کەرکووک بەداخەوە لەژێر چەپۆکی داگیرکرا چی بەسەراتۆ کەس لە ژیان و ماڵی خۆی ئەم نییە ئەمانەیانەوێ بڵێن حکوومەتی هەرێم حکوومەتێکی باش نییە ڕایگشتیان بەوە چەواشە کردووە کۆمەڵێک خەڵکی قەڵەم فرۆشیان یعنی بۆ بازاڕگەری هانداوە کۆمەڵێک پۆستی زۆرەکەن کاری ئێمە و ئەو نووسەرانەی تر و ڕۆشنبیرانەی ترەوەیە کە بە خەڵک بڵێن ئەمانە هەموو ئەوانن کە لە 16 ئۆکتۆبەر سوپای عێراقی بە قارەمان و بە پێشڕۆ و بە فریاد ڕەز وەسفە کرد و بینیمان سوپای عێراقی چی کرد لە کەرکووک و ئێستا چیەکە لەو شارە ئەمانە ڕایگشتیان بەوە چەواشە کردووە کە پەک لەسەر حەقا دەوڵەتی تورکیا کەیەتە ناو خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بێ خەڵکەکە ئاگادارکەینەوە ئەمانە هەمانەوە نووسەرانن کە لە هەر کاتێکا حکوومەتی هەرێم تووشی تەنگ و چەڵەمەیەک بوو بێ دەیان پۆستیان لەسەر کردو و توانە خراپە لە هەر کاتێکا بینیمان کە حکوومەتی هەرێم لە بارودۆخێکی باشە بێ بە خەڵکیان تۆم بارودۆخ باشە کاتیە بترسە تاسەر نابێ ینی کۆمەڵی کەسن کاریان بووە بۆ بژێوی ژیانیان کەوتۆتە سەرەوە دەستخۆش بە کاک تەحسین سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە سوپاس بۆ شیکردنەوەکانت کاک تەحسین محەممەد کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوون جەنابەت لە بەرنامەی ڕافە ئازیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.